میسی ڕقی لە کێ؟ هەواداران و هاندەرانی تۆپی پێوا بیر دەکەنەوە کە میسی بەهۆی ڕکابەری لە تۆپی پێدا پەیوەندی لەگەڵ ڕۆناڵدۆ و ئیبراهیمۆڤیچ باش نەبوو بێت و ڕقی لەو دوو یاریزانە بوو بێتەوە. بەڵام بیرکردنەوەیەکی هەڵەیە، هەرچەندە میسی و ڕۆناڵدۆ لە ڕابردوودا و لە خولی ئیسپانیا ڕکابەری سەرسەختی یەکتر بوون، بەڵام پەیوەندی نێوانیان نەگەیشتۆتە ڕادەیەک گوتەی ناشرین ئاڕاستی یەک بکەن و ئەگەری لێدانی مشتە کۆڵەژ لە نێوانیاندا ڕووی نەداوە. هەمان قسەش بۆ ئیبراهیمۆڤیچ ڕاستە، هەرچەندە میسی هۆکاری سەرەکی ڕۆیشتنی سوڵتان بوو لە بەرشەلۆنا. ئەو یاریزانەی میسی خۆشی ناوێت و هەمیشە ڕقی لێی دەبێتەوە. هاوڕێ و هاوکاری پێشووی لە هەڵبژاردەی ئەرجەنتین نیکۆلاس بۆردیسیۆ بوو. ئەرجەنتین میوانداری لە جامی کوپە ئەمریکای 2011 کردو، هەموو بۆچوونەکان ئاماژەیان بۆ دەکرد. میسی و هاوڕەکانی توانای بەدەزێنانی نازناوەکەیان هەیە، بەڵام ئەنجامەکان تەواو پێچەوانە بوون. کاتێک تانگۆ لە دویاری یەک لە دوای یەک نەیتوانی یەک خاڵ کۆ بکاتەوە، ئەوەش میسی ڕوبەڕووی ڕخنەیەکی گەورە کردەوە کە ئاستی تەواو پێچەوانی ئاستی بوو لەگەڵ بەرشەلۆنەدا و کە بە سەردەمێکی زێڕین داگوزەری دەکرد. تەنانەت کارگەیشتە ئەوەی بۆردیسیۆ یاریزانی پێشووی ئینتەر میلان لە کاتی یاریەکەی ئەرجەنتین بەرامبەر کۆڵمبیا دەنگ بەسەر میسیەدا بەرز بکاتەوە و پێی دەڵێت پێویستە تا کۆتایی یاری ڕابکەیت، ئێمە لە دواخولەکەکانی کۆتایی یاریەکەداین، نابێت بەو شێوەیە تۆپ لە دەست بدەیت. ئەو کاردانەوەیش بۆ میسی شۆک بوو کە یاریزانێکی هەڵبژاردەکەی بەو شێوەیە ڕەفتار دەکات. ئەوەش میسی ناچار کرد زۆر بەتوندی ڕوبەڕووی بۆردیسیۆ ببێتەوە، تەنانەت لە ژووری جلگۆڕین ئەگەر یاریزانانی هەڵبژاردەکە نەبووایە هەردوو یاریزانەکە بە مشتە کۆڵا لە یەکتریان دەدا. بۆردیسیۆ دەڵێت کاتێک گەیشتینە ژووری جلگۆڕین و مشتومڕ لە نێوان یاریزانەکان دەستی پێکرد، کاتێک میسیم بینی بە تووڕەییەوە هاتە ژوورەوە لە بەردەمیدا ڕاوەستام و هەندێک گوشەم ئاراستە کرد. لەو ساتەدا ئەگەر ڕێگری یاریزانەکانی تر نەبووایە شەڕێکی گەورە ڕووی دەدا. ئەو مشتومڕەتوندە لەگەڵ میسی کاریگەری لەسەر بۆردیسیۆ دروست کردو، ئەو پاڵەوانیەتیە دوا پاڵەوانیەتی بۆردیسیۆ بوو بە درێسی هەڵبژاردەی ئەرجەنتینەوە. بۆردیسیۆ دەڵێت هەمیشە پەیوەندیم لەگەڵ ڕاهێنەر هەبوو، بەڵام لە دوای ئەو ڕووداوە بانگێشتی هەڵبژاردەکەم نەکرامەوە و لەو بڕوایەدام ئەو ڕووداوە ڕۆڵێکی گەورەی گێڕا لە دوورخستنەوەم لە هەڵبژاردەی تانگۆ. بۆردیسیۆ باش دەزانێت کە پەیوەندی لەگەڵ میسی بۆتە بەشێک لە ڕابردوو، هەرچەندە میسی لە دوای ئەو ڕووداوە و تا ئەم ساتە هیچ پەیوەندێکی لەگەڵ بۆردیسیۆ نەماوە. میسی ئامادەیە هەموو کاتێک ڕەخنەی هاندەران قبول بکات، بەڵام ئامادە نییە ڕەخنەی نەشیاوی هاوڕێکانی لە هەڵبژاردەی تانگۆ قبول بکات و تاکە یاری زان کە لیۆ ڕقی لێیەتی لە تۆپی پێدا تەنها بۆردیسیۆیە.